ئازیزان ئێمە بەردەوامە بین لەگەڵتان لەم بەشەی بەرنامەکەمانە قسە لەسەر بابەتێکی تەندروستی زۆر گرنگەکەین و باس لە یەکێک لە گرنگترین ئەندامەکانی جەستەمانەکەین ئەویش جگەرە. بابزانین ئەرکی جگەر چییە لە جەستەی ئێمەیە و زۆر کات لێرە و لەوێ گوێبیستی هەندێک لە نەخۆشی و حاڵەتە بین کە لە جگەرای کەسەکانە یاخ لە جگەری مرۆڤەکانە ڕۆئەیات ئەویش چەوری بۆ نوێسەر جگەر کەسێکە یاڵە چەوری سەرجگەرم بەرزەیان تووشی ڤایرۆسی جگەر بۆیان کرمی جگەر با بزانین یاخود بە مۆمبوونی جگەرواتە جگەر کۆمەڵی کێشە و گیر و گرفتی زۆرە با بزانین کێشەکانی جگەر کامانن و نیشانەکانی کە لە کەسەکانە دەرەکەی بەپی کێشەکان خۆی لە چیا ئەبینێتەوە چەندە گرنگە بەر لەوەی کە هەر نیشانێک هەر گرفتێک هەبێت لە جگەرە ئێمە پشکنینی پێشوەختە بکەین و ئاگاداری تەندروستی خۆمان بین با بزانین چۆن بتوانین بە شێوازێکی تەندروست جگەرمان پارێزین و چارەسەرەکانیش لەم نێوەندایە چێ بە اینجا بۆی وەڵامی ئەم پرسیارانی کە من وتم و وەڵامی کۆمەڵێک پرسیاری تری ژوەرگرین ئەمڕۆ زۆر بە خۆشحاڵم میوانداری زۆر بەڕێز دکتۆر هێژا قەلەندەرمان کردو کە بەڕێزیان پسپۆڕی وردی نەشتەرگەری هەر سوودجگەرن. دکتۆریان سڵاو لێ بەخێر بێت. سڵاو لێ بێت دکتۆر، زۆر بەخێر بێت. زۆر بەخێر بێت سەرچاو. دکتۆر جگەر بە یەکێک لە گرنگترین ئەندامەکانی جەستەی ئێمە دەهاندرێت. ئەرکی جگەر چییە لە جەستەمانە؟ بۆ گویسە خەڵک شارەزا بووە لەو شتانە یانیوە نییە بڵێ نەزانێت جگەر لەکوێ جگەر لە لای ڕاستی سەرەوەی سکەوەیە گەورەترین ئەندامی گیانە یەکێ لە وەرگانە گەورەکانە وەکو کارکردنی کاری زۆرە بەسەوەی کە گرنگ بێت یەکەم ئەو بایڵەیە پێڵێن ئەو ئاوە سەوزەکەیە کە ڕژێنێ کە یاریدەدەری هەرسە یەکێ لە ئیشە گرنگەکانی ئەوەیە کە وەکو فیلتەری شەکە مەسەلەن هەرچی زەهرێکە بێتە ناو گیان دەرمان خواردن هەرچی شتێک وەکو مەسفایەک وایە کە لە ناو خوێنە کە سوڕێتەوە ئەو مەوادانە ئەچێتە ناو جگەرەوە جگەر لەوێ سیریەکە کامەی زیان زۆرە گەێنێ بە گیان محاوەلاکە تەسفیەیکە اینجا ئەو باقی ئەنێرێت بۆ گیانەوەی کە ئیسفادەی هەبێ یان تەحملی نەکە ئەینێرێتەوە بەڵام وەکو مەسفیەکە کە لە ماڵەوە شتێکە پاڵێوی ئەوەی کە زۆر هینە لە ناوی ئامێنێتەوە ئاوە پاکەکەی ئەڕوە ئەمە ئەو وەکو کاربۆهایدرێت و شەکر و ئەوانە کاتە گلوکۆز کە ئێنێرجیە بۆ گیان وەکو تاقە هینە وزە بەخشە بۆ گیان ئەمە ئیشە گەورەکانیەتی ئیشیشی زۆرە بەڵام بۆ کۆمەلگا بۆ بینەری خۆشەویست ئەمانە زۆر مهم نییە طبعاً فێر بوون بەس بە زیاتر کە لە مقابلە شتەکانە کە گوێیان لێیەتی گیان کێن پرسیارەکەن ئەڵێ ئیشی جگەر چییە بۆ ئەوان زۆر مهم نییە ئیشی جگەر قەیناکە با بیزانن ئەم شتانە خۆ ئەوە نییە بڵێن ئێمە تۆ هەر عیلاقە و بەسەریەوە نەبێت دکتۆر ئەگەر بزانین ئیشەکە چیە و کاتە کە گرفتێک لە جگەرا دروست بوو ئەو کاتە گرفتەکە دروستە بێت بەس مەسەلەن ئەم ئیشە زەرورانە مهمە بەڵام نابێت زۆر ئیحاحکەن لە مقابلە لە هەر شتێکە نابێت زۆر ئیلحاح بکرێت لەسەرەوەی کە ئیش چییە من دانیشم سەعاتێ باسی جگەرکەم بەشان و باڵیا بێم ئەمە مهم نییە بۆ کۆمەلگا ئەوە مهمە کێشەکان چییە کە چۆن چارەسەریش ئەکرێ باشە دکتۆر ینی زۆر کات ئێمە کە باسی ئەندامێک لە ئەندامەکانی جەستەمانەکەین هەر یەکە و گرنگی و تایبەتمەندی خۆشیە و هەر یەکەشیان پەیوەندیان بەیەکترەوە یان ئێستا بۆ نمونە باسی جگەرەکەین پەیوەندی بە گورچیلەکانمانەوە لەوانەیە هەبێ پەیوەندی بە کۆمەڵی ئەندامی پەنکریاس و کۆمەڵی ئەندامی ترمانەوە بێ بەڵام ئێمە کەین گفتوگۆ لە سەبابەتێکی تەندروستیەکەین پێشەکەکەی بۆ دەستپێکەین بەڵام ئەچین بۆ خاڵە گرفتەکان بۆی کە ئێمە هاوڵاتی هوشیاریمان هەبێ ئێستا بۆ نمونە من کەسێکی ئاسایی ساڵانە لەوانەیە هیچ کێشەیەکم نەبێ بەزیترەکە کەومە تەمەنێک و پێویستم بەوەی ساڵانە یان 6 مانگ جارێ پشکنی نەکەم کە پشکنی نەکەم سێرەکەم یەکێ لەو پشکنیانە پشکنی خوێنە کە چەوریەکانە بۆ دەرەخە باشە یەکێ لەو گرفتانەی کە هەیە چەوری سەرجگەرەکە پێڵێن چەوری سیانی زۆر کەسێ ئێستا ئەبینی لە گەنجەکانە ئەم چەوری سیانیە زۆر بەدی ئەکرێ ئایا هۆکاری چییە وە گرفتەکەی چیە ئەمێ خاڵ بە خاڵ لەسەری بڕین بابەتەکە طبعاً ئەم چەوریسیانەیە کە پێڵێن لیپید پرۆفایل ترایگلیسراید و کۆلیسترۆل و لۆ دێنسیتی لایپۆپرۆتین و ئەوانە مەجموعەیەکن ئەمانە بڵێن وەکو فەحسێکە کە پێتەڵێت چەوری ناو دەمارەکان کەوەی ناو دەماری خوێنە ئەڕوا چەوری ناو گیان چەندێ بەرزە ئەمە سیگناڵێکە بۆ ئەوەی کە ئینسانەکە ئاگای لە خۆی بێت
کە زۆر بەرز بێتەوە بێت چارەسەر کرێت. هۆکاری زۆرە، هەیە ویراسیە، هەیە هی قەڵەویە، هی خواردنی زیاد لە حەد ناتەندروستە، هۆکارەکانی زۆرە. ئەوە مهمە بۆ گیان یان کۆمەلگا بیزانێ ئەم چەوریانە مهمە کە چارەسەر بکرێت، کە کێشەکانی وای لێ نەیەت مشکلی خۆی بنێتەوە دوای ئەوە چارەسەری نەبێت، چونکە ما بێتە هۆی مەشاکلی زۆر جیرانی دەمار جەڵتا ئەم شتانە ڕوئەیە. خەڵک تێکەڵێکا لە سەریەکە بۆ فەقیرانە ئیشی ئەوانیش نییە، ئێمە بێڕوونیکەینەوە بۆیان کە تیان گەێنین. وا ئەزانێت کە چەوریەکەی بەرز بوو عیلاقەی بە چەوری جگەرەوەیە. کاکە چەوری جگەر نەخۆشی نییە، ئەبێت تێبگەن ئەمە نەخۆشی نییە. نەخۆشیەک هەیە پێڵەن ناش تێگەیت یان چەوری هەرچی شانەکانی جگەرە بە چەوری تاویزە بێتەوە، ئەوانە بێتە برین چەوریەتە ناوی، ئیتر جگەر لە ئیشەکەوێت جاری واشەیە پێویستی بە چاندنی جگەر هەیە تێگەیت ئەکرێت ئەمە هەیە لە ناو کتێبا هەیە. بەڵام ئەمەی کە ئەمان تێگەیشتون کە ئەڵێت چەوری سەر جگەر ئەوە خەتەر نییە. ئەسڵەن جگەرێک چەوری لەسەر نەبێت ئەوە جگەرێکی تەندروست نییە. بۆ ئەو چەوری ئیسە باسمان کرد وتان کاری جگەر چییە؟ ڕۆڵی چییە لە گیانە؟ ئەم ئیشانە ئەکا. ئەم ئیشانە بە چی ئەکا؟ معمەلێک بەبێت تاقە ئیشەکات، معمەلێک بەبێ وزە ئیشەکات نە. ئینسانیش کە خواردن نەخواینە برسیە بێ هێزیتیان نابێ ئیشکە. ئەم جگەریش وایە ئەو چەوری خۆی بەعزجارێک کە سووتێنێت ئەی کاتە ئینێرجی بۆ خۆی بەم ئینێرجی و بەم تاقەیە ئەم ئیشانی خۆی ئەکا بۆ گیان. بەڵام کە زیاد لە حەد بوو معنایەوەیە مەسەلەن ئەم ئینسانە لەوانەیە قەڵەو بێت، لەوانەیە کاربۆهایدرێت زۆر بخوا، چەوری لە ناو گیانیا زۆر بێت، تەبعەن زیا ئەکا لەسەر ئەوە. ئەمە نەترسی ئەوێت نەخەتەرە نەمشکلێش دروستەکە بۆ ئینسانەکە، بەس ئەوە نەپارێزیە بکە ئاگای لە خۆی بێت. مشکلەیەکی تری مەسەلەن چەوری سیانیەکانی هەیە کە جەنابە فەرمووت وتت ئەوە ئەگەر بەرز بێت ئەوە کێشێ، مەسەلەن ئەوە چارەسەرەکە دەرمانی بۆ ئەخوا لەوانەیە بەعزجارێت پێویستی بە دەرمان نەبێت، پێویستی بە هەنێ ڕێنمایی و ڕێجیمێ بکات یان لایف ستایلی ژیانی خۆی بگۆڕێ. ئەوەش دابەزێ کە وەزنیشی دابەزی ئەو کێشانی نەما ئەو چەوریش کەمە بێتەوە لەسەر گیانە. زۆر باشە، دەست خۆش بێ. دکتۆر بێگومان من پرسیاریەوەم کرد کەوتم ئەرکی جگەر چییە و هەموو کەسێک دڵنیام حەز بەوا کاتکە ئەو ئەندامانەی کە لە جەستی خۆیان ئەرک و فرمانێکیان هەیە وایە و کە زانیت ئەرک و فرمانی چییە، چ شتێک زیان لە جگەرتەیە، چ شتێک زیان لە گورچیلەتەیە، لە هەر ئەندامێکی ترتەیە ئەو وەختە کەمتری ئەەکەیتەوە. اینجا پرسیارەکەی من ئەوەیە ئایا زۆرترین و باوترین ئەو کێشانی کە ڕوبەڕووی جگەر ئەبێتەوە خۆی لە چیا بینێتەوە؟ تۆ باسی لەوە کردوتت چەوری جگەر نەخۆشێت بۆلام وڵێ چەوری جگەرم هەیە. ئایا ئەمە نەخۆشیە یا خود نەخێر چەوری جگەر ئەگەری ئەوەی هەیە کە کەسەکان بەرەو نەخۆشی تر بەرێ؟ وەکو وتمان وەکو هەموو ئۆرگانێکی گیان معرەزە بۆ ئەوەی کە گرفتی بۆ دروست بێت. باش. یەکی لەوانەیە کە باسمان کرد چەوری جگەر ئەمە نییە، وەک کێشەکە نییە. مەسەلەن زەردووی، زەردووی لە کاتێکا تووشەبەیەکێ لەو گرفتانەیە کە لە ناو جگەرە دروستە بێت کە بۆریەکانی ڕئیسی جگەر بگیرێت، بەرد بێت، بە بەردی زراو بێت یان بەرد بێ لە ناو جگەرە دروست بێتە خوارەوە، یان گرێ بێت یان ئیلتیهابات بێ، یان بە هەر هۆکارێکەوە بێ کە ئەو ڕێڕەوە بگیرێت، ئیتر گرفت بۆ جگەر دروستەکات، گرفت بۆ پەنکریاس دروستەکات، گرفت بۆ زراو دروستەکات. ئەمە لە دواوە یان لە ناو جگەرە خۆی خەلەل هەیە لە ئێشکردنی جگەرە، لە ئینزیمەکانیە، لە شانەکانیە کە خەلەل دروستە بێ و معمەلەکە بە باشی ئیش ناکات، ئیتر تووشی زەردوویە بێ یان لە پێش جگەرەوەیە کێشەکە لە ناو خوێنایە تێکشکانی، چونکە ئەو شانانەی کە لە ناو خوێنە هەیەکی لاوانە ئەو بایڵەیەکەیەت ئەو تێکەشکێک منە گرفت دروستەکە. ئەمانە بەعام هی زەردووی یان وەکو وتمان جگەر وەکو مەسفی وایە. مەسەلەن هەیە دەرمان زۆرەخوا یان بەجارێک دەرمانێکی زۆرەخوا یان کێشەیەکی بۆ دروستە بێ، یان مەسەلەن ئەم ئەعشابوشتانەی کە ئەخوا کە نازانی چۆن دروست کراوە و چۆن دروست نەکراوە. جگەر محاوەلاکە تەسفیەیکە لە خلالی ئەم پرۆسەی تەسفیەکردنە ئەو مەسفیە لە ئیشەکەوێت، زەرە لە شانەکانیەدا گرفتی تری بۆ دروستەکات. کاتە زۆر خواردنی دەرمان ئەگەری ئەوەیە کە تەندروستی جگەر. ئیسا ئەوانە نا
مثلن نەخۆشەکە شەکرێ هەیە زەختی هەیە فەقیرە مەشاکلی تری هەیە چاوری هەیە دکتۆرەکە خۆوە نییە بڵێ هەروە دەرمانی بۆ نووسێ بازە دەرمانێک مەجای تیانە ئەبێ بیخوا ئەمەش هەر زەرری هەیە هەم ئیسیفادێشی هەیە بۆ گیانی بەڵام ئازار شکێنەکان زۆر خەتەرە نابێت لە خۆیانەوە ئازار شکێن بخۆن نابێت لە خۆیانەوە دەرمان بخۆن ئیلا و بلا ئەبێ ڕێنماییان هەبێت یان لە سەیدەلیەکە یان لە دکتۆرێکە خسایی یان ئیسە لەخوا بە زیابێت لە هەموو شوێنێکە تەواری هەیە خستەخانە هەیە نزیکی هەر گەڕەکێک ئەم بنکە تەندروستیەکان هەیە ئەتوانێت بچینە پرسیارکە لەبەرەوە نابێت لە خۆیەوە بیخوا یان لە خواردنوشتەوە تووشێ بێت خواردن یان ئاوی پیس ئەوەیە کە کیسەی کرم دروستەکە لە ناوجگەرە ئەو کیسە کرمانە مەشاکیلی بۆ دروستەکات باشە دکتۆر لەسەر ئەم خواردنە لەوانەیە کە تووشی گرفتمانەکە یان دەرمانێکە بۆ چارەسەرە گرفت بۆ گرت دروستەکە ئەم پرسیارم بۆ وەرزشەوانەکانە کە تەواوکەرە خۆراکیەکان بەکارێنن کە بۆ نمونە کریاتین و کۆمەڵێ هەر زۆر خەتەرە وزە بەخشش بەکار زۆر خەتەرە کۆمەڵە دەرزی بەکارێن زۆر خەتەرە ئەمانە کاریگەری چێ لەسەر زۆر خەتەرە ئێوانە ئینە دەرمانن ئەو کریاتینینەکەیە پرۆتینەکەیە زیاتر ئەوانی کە کەمالە چامەکەن دەرزی هۆرمۆناتیان لە خۆیان هین ئەم شتەکە چی پێڵێن ناوەکەیم تێستۆسیرۆن و دوایەتەوە بیرم باسیەکەی نیسە نایەتەوە خەیاڵم ئەمانە بەکارە هێنن زۆر خەتەرە گرۆزەوە بزانم بەکارێنن ئەها کەیبینی جسمیان زەخمەوەێ ئینسان کە جسمی چەنێ بوو هەرەوە نیە تۆ بەو ڕاضەیەوانە ئەو ماسوولکەیە بەقوەتە بێت شکلی خۆیەگرێت بەس ئەوە نییە زیاد لە حەد ئاوە بە ئاوسێ ئەوانە چی پێڵم کۆرتیزۆن ئەوانیان لە خۆیان ئەمانە هەمووی زیان بەخشە بۆ دەرمانێکە ئەمانە هۆرمۆناتی گیان ئەگۆڕێ ئەو کریاتی نیشتانە کاکە حەزل لەوەیە کە جسمت بەقوت بێت پڕۆتی نەخۆیت ئەوە گۆشت ئەتەوێشتی سەحیب خۆی ڤیتامیناتی گیان بخۆی ئەوە میوە سەوزەوات ینی خواردنی تەندروست بخۆ تۆ پێویستە بەوە نییە ئەم دەرمانانە بخۆ ئەگەر ئەم دەرمانانە بخۆن دکتۆر چ زیانێک بەرجگەریانەکەێت ئەوەیەک آخر کە باسمان کرد ئەم وەکو مەسفیەک ئیشەکە باشە کە ئەو دەرمانانە یەتە ناوگیانی محاولاکە تەسفیەکە کە شتێک زەرەری هەبوو ئەو بەرگریە گرێلی کە بەرگریەکەیشی هەموو دقەیەک ئەو ناتوانێت بیکە چونکە بە مروری زەمن زەئینە زیانی پێکەوێت باشە دکتۆر لە سوۆسیال میدیایە هەندێک بابەت هەیە کە ئەیبینی واد لێ کارڕاتێک کێشەکە گوێ لە بابەتەکە بگری بۆ نمونە هەندێک کەس هەیە ئەڵێ بە بەکارهێنانی ئەم قاوەیە بە بەکارهێنانی ئەم چایە بە بەکارهێنانی سرکە کۆمەڵێک بابەت هەیە کە باسی لێواکەن چۆری جگەر پاکاتەوە کێشی زیادەی لە شتدا بەزێنێ ئەمانە تا چەند زەرر زیانیان هەیە بۆ تەندروستی جگەر ئەو مەسفەی کە بەڕێزت باست لێوە کرد کار لە تێگیانی ئەم مەسفیاکات طبعاً تێگا بۆ ئیسە کۆمەلگا گۆڕاوەکو جاران نییە ئیسە ئینتەرنێت هەیە شت هەیە هیوادارم بۆ شتێک بەکاری بێنن کە ئیسیفادەی بە کۆمەلگا و بە خۆیان بێت نەک بۆ شتی تر بەکاری بێن پێست ناکە بچینە بابی ترەوە کە ئەم ئینتەرنێتە هەیە تۆ بتانی ئیستیغلالی بکەی مەسەلەن من پێت ئەڵێم نەخۆشیەکێت ئەڵێم کاکە منە بێ زراوە بۆ لابەرم ئەم لە جاتوێ بچێ شەو سێری ڤیددیۆی نازانم چی بکات و ئەمە بکات و بۆ شتی تر بەکاری بێنێت وەرە کاکە ئەو ئینتەرنێتە لێ بە بڵێ زراو لا ئەبرێت لە چه حاڵەتێکە لا ئەبرێت بۆچی لا ئەبرێت ئەمانە هەمووی ئەخات دوای کە بێت لەگەڵ دکتۆرەکەیان مناقەشەم بکە با پێم بڵێ کاک دکتۆر من تۆ ئەڵێ بەردە هەیە ئازارە هەیە زراوەکە لەبەر ئەوە بۆ لابم باشە کە ئازارم نەبێ بۆچی زراوەکەم بۆ لابیت کە ئەم کێشەیەم هەیە بۆچی مەسەلەن زەردویم هەیە تۆ ئەڵێ زراوەکەم بۆ لابیت بۆچی زەردویەکەم یعنی ئەم مشکلانە کە حەلی کار لەگەڵیە کە ئیستیغلالی کا بە جوانی سەیری بکە مەسەلەن یەت ئەڵێ ئەم عشابە مهمە بچێ لە ئینتەرنێت لێی بە بزانە لە چی دروست کراوە لە چی دروست نەکراوە ئایا ئەمە ستیکەری پێە یان نا ئەمە دەرمانێکە ئەپڕۆڤەڵی عالەمی هەیە یان نا ئەمانە زۆر مهمە بیزانێت چونکە نێزانێت ئەمە کۆنتاکتە زۆر گرنگە لە بینی نەخۆش و دکتۆرا هەبێ چونکە لێ تێگەیشتن وابزانانی خۆی ئەوە زەرورە کە دکتۆرەکە ئەوەی بۆ شیە کاتەوە تی ئەگەیەنێت ئەو کاتە زۆر باشە بەڵام مرۆڤیش خۆی ئەتوانێت بچێ بگەڕێ بە دوای شتە باشە کاتەکەمان بەرەو کۆتا ڕۆشتەوە بەڵام بە گرنگی زانم وەکو چارەسەرەکان ئێستا
زۆر کەسێ با نەکەینە سەروی بشترسێ چارەسەرەکان ێستا لە پێشکەوتنایە لە تەندروستیە بۆ هەموو ئەندامەکان وەک جگەر زۆر چارەسەر لە ڕووی دەرمانەوە زۆر کەسەیە گەنجت ئێوەی پزیشک دەرمانی بۆ نووسن نایخواڵە لە بەرەوەی جیسمم پێی فێرە بێت و بەوە نەبێت چاوریەکاندان بمنەمێ وەڵامی وم دەستکێ بڕینی جگەر چییە کاڵە جگەر خۆی دروستەکاتەوە و دوایین جاریش چۆن جارێکی تر زەرعی جگەرەکرێ برینی جگەرەوەیە کە جاران بە فەتحەکرا بەشێک لە جگەرە بڕیت ئیستا هەموو کۆمەڵگازانن کە علم تەتەوری کردو بەعزە کێشەیەکی ئەتوانی بە نازور حەلیکەی بۆی هەمووی نا تێگەیت ئەمە هی نییە من بڵێم هەرچی شتە بن بە نازورەکرێت نه بازە شتێک بە فەتحەکرێت بازە شتێکیش بە نازورەکرێت بێ شت بە جوانی و بە ڕێکوپێکی باسکرێت باش نەک من هەر بڵێم بە نازورەکرێ وا ئەکرێ وا ئەکرێ و بە شان و باڵی خۆما بێم نه بە نازورەکرێت بەس بازە شتێکی کە زۆر بتوانی بە جوانی و بە ڕێکوپێکی و کە حەقی خۆی بیتێ بەڵام بازە شتێکی تری کە زۆر گەورەیە و ضرورە ئەبێ بە فەتح بکرێت کە بەشێکی جگەر ئەبریت ئەو جگەرت کە دروسە بێتەوە گەورە ئەبێت تێگەیت معناوە نییە وا دینە دروسە بێتەوە یێتەوە شوێنی خۆی ئەو بەشەی کە لێی بڕاوە گەورەترە بێت شانەکانی مەسەلەنوانی کە پێویستەکە ببڕێت مەسەلەن شێرپەنجەیە کە ینی بڵین گرێ کە بە عام هەموو شتەکانە گرێتەوە یان کیسەیە کیسەی کرم بێت یان کیسەی جەنێتیک بێەوەی کە دروسە بێ هەر ئاویتیایە کە بچووک بێت پێویست ناکاتەوە دەستکاری کەیت کە گەورە بێت زەخت دروستکە و مەشاکل دروستکە ئەو کاتە توانی بۆی لابەریت ئەمانە بە عام کە کێشەکانە یان مەسەلەن زەردووی کە دروسە بێت جاری وا هەیە بە نازورە بێ ئەو بۆری ڕێسی جگەر کە بزانانی ئەگەر گیرا بێت یان لە جگەر خۆیەتی ئەوە بە عیلاج چاک ئێنە چارەسەرەکرێت بەڵام کە جگەر گەیشتە ئەوەی کە تووشی عەجز بوو پێڵەن هیپاتیک فەیلێر یان ئەوەی شەبێتە هۆی کۆما نەخۆشەکە لە عینایا خەوێت تێگەیت کە جگەر بە تەواوەتی لە ئیشەکەوێ بازجارێک گەر زوو فریایکەوی بە عیلاج یێتەوە تایمی خۆی کە ئیشەکاتەوە جارێکتر بەڵام کە مەجای تیانەمێنێت ئەو کاتە پێویست بە زەرعێکی ئیمەرجنسی ئەکات یان ئەوەی کابێتە هۆکاری بە مۆمبوونی جگەر هۆکاری زۆرە من ناتوانین نیسە لە چەند دقەیەکە باسیکەین ئەو کە حاڵەتانە پێویستی بە چاندنی جگەرە بێت دەست خۆش بە دکتۆر یاسپاس بۆ زانیاریەکانی باڵا زۆر سپاس بۆ زانیاریەکان دەستت خۆش بێ